من جاڵێ ئیبراهیمی 10 ساڵە هەم لە بواری مایکرۆبلیدینگ و تاتۆ ئیشەکەم لە عضو ئاکادمیە فیە ئەوروپام لە 7 لاینە شەهادەی مەستەرم هەیە چۆن سەرپەرستە خانەوادە بووم و عەلاقەم بوو بە لاینە بیوتی هاتمەنەوە ئەم کارە ڕۆژانە زۆربەی خانمەکان سەردانی منەکەن بۆ ئیشی مایکرۆبلیدینگ بۆ ڕێکخستنی مرۆڤەکانیان بە شێوازێکی زۆر تەبیعی تاڵهایەک ناسک وەکو مووی تەبیعی تێکەڵی مووەکانیانەوێت کە زۆر تەبیعی دەرەچێت و مرۆڤەکانیان پڕ نیشان ئات. ئەوەڵ جارێکە دۆرەکان دەست پێ کرد هەزینەی زۆرم کردووە چۆن مەجبوور بووم بڕۆمە وڵاتانی تر وەکو ئازەربایجان وەکو تورکیا وەکو سەربیا وەکو دوبەی. ئەوەڵ جار خۆم بە تەنیا بوومە لە ئێستا شکر بۆ خوا لە ساڵۆنەکە نزیکەی 10 نەفەرین بەیەکەوە ئیشەکەین لە ئەنواع لاینە پرچ و نینۆک و پێست و مایکرۆبلیدینگ تاتۆ سڕینەوەی تاتۆ فیلینگزی پێست ئەمانەیەمە لێرە ئیشەکەین شکر بۆ خوا چەند کوڕ و کچمان هەیە لێرە لە کنارێکە کارەکەین وڵاتانی دیکەن وەکو سووریا وەکو ئێران عێراق لە تەنیشتێکا بەخۆشی ئیشەکەین شکر. زۆر مەهمە کە خانووەکانتان لە کناراغەکانە بێک و کارکەن یارمەتی یەکترین بن بۆ پێداویستی ژیانیان و پیشنهادم بۆ خانووەکانەوە حتمەن بە دوای خەونەکانیان نابچن تەلاشی بۆ بکەن و داوای لە کەس نەکەن.